خۆشحاڵی لە ڕۆژێکی مێژوویی ئەوە بە خزمەتەوەی بەڕێز دەکەینەوە. ئێوە ئەمڕۆ بەری ڕەنجی ساڵێکی ڕەبەقی خۆتان ئەبینن، ماندووبوونی خۆتان ئەو ڕۆژانەی کە بە سەرما و بە گەرما بە بێزاری بە خۆشحاڵی بە پەروەردەکردنێکی ڕاستەقینەی کوردەواری هەڵسەنگاندنێکەکەین، بە تایبەتی ئەو کەسانی کە بە وجدانن وەکو ئێوە شەو پێوەن بۆ داهاتتان باشتر. ئێمە بەڕاستی ساڵانە ئەم مەراسم و ڕێزلانەکەین. محمد سعيد. لمسه رابع ئەمڕۆ لە هۆڵی شێ شەوکەت وەکو بەڕێبەرەتی پەروەردەی سلێمانی ڕۆژئاوا لەگەڵ بە هەماهەنگی یەکێتی مامۆستایانی کوردستان ڕێزلێنانرا بە کۆمەڵێک مامۆستا و بەڕێوەبەر و یاریدەر لە ئاکامی ئەو هەڵسەنگانەی کە یەکەی سەرپەرشتیاری بەدەستیان هێنا بوو واتە پلی نایبیان بەدەستهێنا بوو. ئێمەش بە پێویستمان زانی و ئەو کەسانە کە شایستەی ئەوەن ئێمەش و ئەوان هەردوو لامان ڕێزلێنانمان بۆ ئەم مامۆستایانە ساز کرد وەکو پاداشتێ بۆ ئەو ڕەنج و ماندووبوونەی کە ساڵێکی ڕەبەق لە خوێندنە لە پەروەردەکردنی مناڵەکانە بۆ ناو دەرکردنی خوێندکارەکان کە بتوان لە ئاستی داهاتوە خۆیان بدۆزنەوە و بەهرەکانی خوان و گەشە بن بە توانەکانی خوان. ئێمەش لە ئاکامی ئەوە ڕێزلێنانمان کرد بۆ ئەو مامۆستا بەڕێزانم. بێگومان ئەمە نەریتێکی ساڵانەیە وەکو پەروەردە سلێمانیەکەین. ئەمە هاندانێکە بۆ ئەو مامۆستایانە کە زیاتر هەنگاو بنن بۆ باشتر و چاکتر و لە هەمان کاتیشا چێبڕچەیەکە لە نێوان خوێندنگاکانە کە ئەمڕۆ کۆمەڵێک مامۆستا بەرکەوتووە لەو ڕێزلێنانە ئەوان تری چاو لەمان بکەن بتوان ماندوو بن زیاتر کۆششکن بۆ پێگەیاندنی پەروەردەیەکی ڕاستەقینە بۆ دوا ڕۆژێکی گەشت بۆ ئایندەی میلەتەکەمان. سپاس بۆ بەڕێزیشتر.